بەڵێ ساڵانە فستیڤالێکی گەورە بە ناوی فستیڤالی گەلاوێژ ببورن بەڕێوەچێت هەرچەندە چەند ساڵێک بەهۆی کۆڕۆنا ئەوانە هەموو چالاکیەک بە گشتی لە جیهاندا کاریگەری هەبوو یاخود نەیتوانی لە کاتی خۆی بێت یان نەکرا هەموو ئەمانە دواخرا بەڵام ئەم ساڵ 25مین فستیڤالی گەلاوێژ بەڕێوەچێت لە شاری سلێمانی کە من پێم خۆشم بابەتە لەگەڵ میوانێک کە تەواوی زانیاریەکانی لایە زیاتر باس بکەین فستیڤالەکە چۆن بەڕێوەچێ و ئەم ساڵ پەیوەستە بێ بەچیەوە هەڵبەت بە گشتی فستیڤالی گەلاوێژ فستیڤالێکی ڕۆشنبیری و ئەدەبی و ئازادی و ڕووناکبیریە هەموومانەش لە شاری سلێمانیەوە کە هەڵقوڵاوە بە بەشداری چەندین هونەرمەند و کەسایەتی ناودار جاسیاسی بێ هونەری بێ و ئەدەبی بێ هەموو ئەمانە ئامادەن لە فستیڤالەکەدا بزانین ئەم ساڵ چۆن بەڕێوەچێ ڕاستەخۆ سۆران نەقشبەندیم لەگەڵا لە ئەستۆدیۆی سلێمانیەوە کە بەڕێوەبەری هونەری و پەیوەندیەکانی فستیڤالی گەلاوێژە بانیت باش کاک سۆران ڕۆژێکی باش بۆ تۆ ڕۆژ باش بۆ جەناب ئاژەخانەڕا بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 زۆر سپاس کاک سۆران باسی 25مین فستیڤالی گەلاوێژم بۆ بکەم ساڵ بە ناونیشانی چییە و کێ بەشداری تیاکات هەڵبەت ئەمڕۆ بەڕێوەچێ لە تەلاری هونەر بەڵام وردەکاری زیاترم پێ بە بەڵێ ئەم ساڵە 25مین فستیڤالی گەلاوێژ لە کەشێکی زۆر زۆر جیاوازترە کە کەشێکە زۆر زۆر فراوانترە لە بواری هونەری زیاتر لە خۆگرێ بۆچیش لەبەرەوەی کە یوبیلی زێوینی فستیڤالەکەیە و چالاکیەکان زۆربەی زۆری گەڕانەوە و گەشتکردنە بەناو ئەو خەرمانەی کە تاوەکو ئێستا فستیڤالی گەلاوێژ لە 24 ساڵی ڕابردوویە لە کاری ئەدەبی و فەرهەنگی و کولتوری و هونەریە کۆی کردوێتەوە یەکەمین چالاکیشمان بە ئاهەنگی یوبیلی زیوینی فستیڤالەکە بێت کە لە تەلاری هونەر سەعات 4 ئەمڕۆ دەست پێکات بەڵێ کاک سۆران بەشداربووانی ئەم ساڵ کێن لە فستیڤالەکەدا ئایا ئەو پانەڵانە پێشکەشە کرا خۆت ئەو بابەتانە جگە لە دەستپێکی فستیڤالەکە باست کرد چی دیکە هەیە؟ بەڵێ ئێمە وەکو عەرزم کردی کە فستیڤالەکە ساڵ تۆزە جیاوازی هەیە بەهۆی ئەوەی کە 25مین ساڵە وەکو خولێکی یوبیلی زێوینی پێ ئەڵێن ئەم خولە ئێمە گەشتێکی فراوانەکەین بەناو هەموو ئەو با بڵێن کار و چالاکیانەی کە لە 24 ساڵی ڕابردووە کراوە لە پێناوی ئەوەی کە ئایا ئێمە بەڕاستی لە 24 ساڵی ڕابردووە توانیمانە شاعیرێکی باش لێرەوە دروست بکرێت و لە ناو فستیڤالی گەلاوێژەوە دەرکەوێت و بچێتە ناو کۆمەڵگاوە بچێتە ناو بواری کولتوری و هونەریەوە ئەمە بۆ ئەم مەبەستە با بڵێن بۆ هەر یەکێک لە بوارە سەرەکیەکانی پێشبڕکێی ناو فستیڤالی گەلاوێژ کە شێعر و چیرۆک و لێکۆڵینەوەیە بۆ هەر یەکێک لەمانە ئێمە پانێڵێکی تایبەتمان هەیە بۆ ئەوەی کە گەشتێکی زۆر زۆر تایبەتەکە بە ناو ئەو 24 ساڵی ڕابردووە کە ئایا ئەو شاعیرانەی یاخود ئەو لێکۆڵەرانەی یاخود ئەو چیرۆکنووسانەی کە لە 24 ساڵی ڕابردووە بەشدار بوون لە فستیڤالی گەلاوێژ بە چه ئاقارێکا ڕۆشتون ئەو هەنگاوانەی کە پیاە تێپەڕیون بۆ ئەوەی کە گەشە بکەن چی بووە و ئایا لە چ شوێنێکە ئێمە خاڵی لاوازمان هەبووە بۆی کە پڕ بکرێتەوە بەگشتی لەسەر بەشە ئەدەبیەکان و فکریەکان ئێمە پانەڵی تایبەتیمان هەیە هەریەکەیان لە پانەڵێکی تایبەتیە گەنگەشە کرێکە داخۆ ئێمە چیتر بکەین بۆ ئەوەی کە بتوانین خزمەتێکی زیاتر بە بواری ئەدەب بکەین لە هەر سێ ژانرەکەیە کە شێعر و چیرۆک و لێکۆڵینەوەیە خۆشبەختانە ئێمە پلانی ئەومان داناوە لەم ساڵەوە کە فستیڤالەکە لە ساڵانی داهاتووەوە با بڵێن ژانری زیاتریش و بەرهەمی زیاتر لە خۆ بگرێ لە بواری پێشبڕکێش و لە بوارە گشتەکانی تری هونەریشە یەکێک لەوانە کە دەقی شارۆنامەیە بۆ هیواین کە لە ساڵی داهاتووە ئەویش بچێتە ئاستیەوەی کە پشداربان بتوان دەقەشان و نامەکانیان بنێرن بۆ گەلاوێژ و قبول کرێ بچێتە پێشبڕکێەوە و هەروەها ساڵانە دەقێکی لێ هەڵبژێرێت کە پێشکەش بکرێت لە ناو فستیڤالەکەیە وەکو ئەم ساڵ کە ئێمە هەمانە دەقێکی شانۆیی مامۆستا پێشڕۆ و کاک داستان بەرزانە کراوە بە
کارێکی شانۆی زۆر زۆر نایاب بە ناوی ماڵی خۆشەویستی و ڕۆژانی 27 مانگ بەدواوە لە چوارچەوەی فستیڤاڵی گەلاوێژ پیشانی بینەرانی عزیز و ئامادەبوانە درێ. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ گەلاوێژ جیاوازیەکەی زیاتر ئەوە بێت کە ئێمە لە با بڵێن بە هونەر ئەو ئاهەنگی یوبیلی زێوینە ئەنجامە دەین. بە تەنها بۆ تێپەڕاندنی کاتەکە نیە بەڵکو فستیڤاڵێکی موزیکە لە ناو فستیڤاڵێکی نێودەوڵەتی کولتوریە کە فستیڤاڵی گەلاوێژە بەڕاستیەکەی کە ئەمڕۆ سەعات 4 لە تەلاری هونەر ئێمە پێشوازی لە کۆمەڵێک هونەرمەندی هەم ناوخۆیی هەم جیهانی و دەرەوەکەین کە دوای جەنابتان لە ناو بەرنامەکانە ئەیان بینن کە وەکو مامۆستا شەرامی نازری وەکو مامۆستا ئەنوەر قەرەداخی مامۆستا عەبدوڵڵا جەمال سەرگرمە ئەمانە هەموویان بەکاری جیاواز و بەکاری تایبەت و بە پلانی جیاواز. جا کاک سۆران ئەوەندە باسی جوانی ئەو فستیڤاڵەکەی من لێرە ئیرەیە بم کە ناتوانم بەشدار بم و لەوێ ئامادە بم بەڵام هەڵبەت ئەیبینین لە ڕێگەی کوردستان 24ەوە لە ڕێگەی هاوکارانمانەوە. کاک سۆران هەکبەی گەلاوێژ ئەزانین بە درێژایی 24 ساڵی پێشووتری پڕە هەکبەیەکی ئەدەبی و هونەری دەوڵەمەندە. ئەوەی باست کرد بۆ ساڵی ئایندە لە پرۆگرامتانەیە کە دقی شانۆیش بەشداری تیا بکە. پێشکەوتنەکانی دیکە چی ئەبێت؟ ئایا تەنها بەم جۆرە بێت یاخود ئەتوانن ئەو هەک بە دەوڵەمەندە بەچی یاخود ئەو خامە دەوڵەمەندەی کە هەیە لە داهاتوودا چۆن بتوانن دەرەنجامێکی باش یاخود بەرهەمێکی باشی لێ بخۆڵقێنن؟ بەڵێ ئێمە بێگومان بۆ پرسیارەکەی جەنابە کە بێگومان هیچ کەسێک بێبەش نابێت لە بینینی خۆشببختانە هەموو ڕاگەیاندنەکان لەگەڵمانە ئابن چکە بەڕاستی ئەمە وارڕێکەوتی لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنا کە ئەمە گەلاوێژی شارێک و کۆمەڵێک و کەسێک و ئەوەیەک نییە کە 25 ساڵە لەنا ئەم وڵاتەیە ئەکرێ بۆەوەی کە زۆرترین بینەری هەبێ خۆشببختانە هەر هەمووشیان پێکەوە دەست لە ناودەست ڕاگەیاندنەکان بە گشتی ئەو چالاکیە گوازنەوە و جەنابیشە بێ بەژنابی لێ بێگومان نیە کاک سۆران ڕاستەوە خۆ لەوێ خۆشە بەڵام خۆشترە ڕاستەوە خۆ لە ناو فستیڤاڵەکە ڕاستە بە تەئکید وایە بە تەئکید وایە ئیشی موزیک بە تەئکید کۆنسەرت و موزیک و گۆرانی کە لەوێ بیجیاوازە زۆر لەوەی کە لەوێ نەبی. بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ فراوانبوونی فستیڤاڵەکە لە یەک لاو لە یەک جان بەوە نییە بەڕاستیەکەی. ئێمە بۆ ئەوەی کە با بڵێن ڕێگی نێودەوڵەتیمان لە 20مین ساڵی گەلاوێژەوە داکوتی هەرچەندە خۆی لە ئەسڵا تقریبا من لە خولی سێهەمەوە تاوەکو ئێستا لە ناو فستیڤاڵی گەلاوێژام لە 20مین ساڵەوە بڕیارمان نابیکەین بە نێودەوڵەتی چونکە هەموو مقاوماتێکی نێودەوڵەتی بوونی تیا بوو بەڕاستی چکە ئێمە ساڵانە بەم ساڵیشەوە نزیکە 300 میوانی بیانیمان هەیە کە ئەمانە هەر هەمویان بەشدارن لە پانێڵ و دیسکەشنەکانە وامان بەباشزانی کە ئەم هەنگاوە درێژە بکێشێ بۆ نەوەکانی داهاتووشمان و بۆ هیوایی کە بمێنێتەوە بۆ چەندین ساڵی تر کە ئەم فستیڤاڵە لێرە کراوە ئەکرێ. ئێمە سەرەتا بە دروستکردنی وێبسایتێکی فراوان کە داتابیسی هەموو ساڵانی پێشووی لە خۆگرتووە بە ناوی گەلاوێژ فست دەستمان پێ کردووە بۆەوەی کە لەمەولا لە ساڵانی داهاتووەوە هیچ کەسێک بە وەرەقا شعرەکەی و بەرهەمەکەی و داهێنانەکەی نهێنێ تەقدیمی کە ئاخۆ ئەم لیژنەیە هەچەند لیژنەکە کەس نازانێت چێ تا ئاخر ڕۆژە موساڵێک بەڵام با ئەم لیژنانە هەر نەشزانن چێ هێناوێتی و لە کۆ نێراوە ئەم دەقانە هەمووی وەکو هەر ئەپلیکیشنێک لە دنیای پڕەکرێتەوە بۆ بەشداریکردن لە کار و چالاکیەکانە بەو شێوەیە ئەبێت و لە ڕێگەی ئۆنلاینەوە کۆدێک وەرەگرێت کە شعرەکە یا بەرهەمەکەی بێ بۆ کۆدا. بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمە فراوانبوونی فستیڤاڵەکە لەوەیە کە ئەم ساڵ بە تایبەتی لەم ساڵەوە بەشی هونەری زۆر فراوانتر بووە لە ناو فستیڤاڵەکەیە ئەویش بەوەی کە بێجگە لە پانێڵە ئەدەبی و پانێڵە فکریەکانی ناو گەلاوێژ کە چەندین ساڵە بۆ شێوەیە ڕۆشتووە ئەم ساڵ پانێڵی تایبەتمان هەیە کە تەوەرێکی تایبەتە لە ناو چەند پانێڵەکە لەژێر ناونیشانی پلان و استراتیژی کولتوری و ئاڵنگاریەکان و پێشکەوتن. ئێمە چۆن بتوانین ئەم استراتیژە کولتوریەی کە ئێمە بەردەوام لە بینی خۆمانە ئەیڵێنەوە لە ناو ڕۆشنبیران و لە ناو ئەوانەی کە کایە کولتوری داینەمەی کایە کولتوریەکانن ئێمە چۆن بتوانین ئەم هەنگاوە بەرەو پێشەوە بەرین. بۆ ئەو مەبەستە بیرمان لەوە کردەوە کە دیداری تایبەت و پانێڵی تایبەتمان هەبێت لەو بوارەیە
کە ئەویش لە دوو عەفو سێ پانێڵە ئەبێدیەکیان تایبەتە بە ناونیشانەکە کە استراتیژی کولتوریە و هەروەها دانەیەکیان تایبەتە بەوەی کە لە بواری زمانێکی جیهانی هەیە کە موزیکە ئایا بەڕاستی ئێمە چیمان کردووە لە ڕۆ چیمان یعنی وێک پۆینتەکانمان نقطەی زۆفەکانمان چییە بۆی ئێمە نەگەشتوین بە بازاڕی هونەری موزیکی جیهانی یاخود ئەم بەشداریە دروست نەبووە. وڵایەکی ترەوە مەسەلەی شێوەکاریە کە ئێمە ئەم ساڵ پێشانگایەکی زۆر گەورەی شێوەکاریمان هەیە کە سەر تاسەری عێراق ئەگرێتەوە زیاد لە 150 بەشداربووی زۆر بەناوبانگی تایە لە ئەسەر ئاستی عێراق. بۆ ئەم مەبەستەش ئێمە پانێڵێکمان داناوە بە ناوی پانێڵی شێوەکاریەوە کە ئایا چۆن بتوانین ئێمە ئەمانە هەر هەمووی لە پێناوی ئەوەیە کە بە تەنها ئێمە بەس تەنها باسی کولتور و داهێنان نەکەین بەڵکو بیر لە مەسلەی بە بازارکردنەکەشی بکەینەوە چکە خۆتە زانی مەسلەی پرۆفشناڵ بوون و میهنی بوون تەنها بەوە سەرەکەوێت کە تۆ بتانی بازار بۆ بەرهەمەکان دروست بکەیت. اینجا هەموو ئەمانە ئەم ساڵ لە چوارچێوەی فستیڤاڵەکەیە بەڵێ ڕێزگە لە پێشانگایەکی کتێبی گەورەش کە ئەویش خۆی بۆ خۆی کارێکی بەردەوامی گەلاوێژە بڵێ ڕاستە. کاک سۆران پێم خۆش بوو گفتوگوی زیاتر لەسەر فستیڤاڵەکە بکەین بەس هەڵبەت لە کاتژمێر 4 کە ئەکرێتەوە بۆ هیوام کە فستیڤاڵێکی گەورە بێوەکو هەمیشە و جی سوود بێت هەم بۆ شاری سلێمانی بۆ هەموو کوردستانیان لە هەر شارێک بن چونکە هەمیشە گەلاوێژ کارێکی کردو بۆ نوێبوونەوە جا لە ڕووی کللتور و هوەر و تا دوایی بێت. ئەگەر پەیامێکتان هەیە بیگەێنن من خۆشحاڵە بم پرسیارێکی دیکەم نەماوە تا ئەو کاتی بینەری فستیڤاڵەکە بین. وەڵام من سەرڕای دەستخۆشی بۆ جەنابتان حەزەکەم کە هەموو بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنە جوانەکەتان ئاگادارکەینەوە کە ئێمە ئەمڕۆ چالاکیەکانی فستیڤاڵی 25ەمی گەلاوێژ لە سەعات 11 بەکردنەوەی پێشانگای کتێب 12 پێشانگای شێوەکاری لە ناو کارگەی کولتوری مەعمەلی جگەرە دەست پێیەکە ئەمڕۆ و هەروەها سەعات 4 کەرنڤاڵێکی موزیکی گەورەی ئامادە کردووە کە لە تەلاری هونەر ئەنجام بدرێت. هیوادارم بتوانین لەوێ شاد بینەوە بە بینەرانتان لەوێش. سەرکەوتوو بن بە هیوای سەرکەوتنی زیاتر و بەردەوامیتان. خۆشحاڵ بووم. زۆر سپاس.